سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش ئێوارەی سلێمانیتان پێشکەشەکان بۆ ئەمڕۆ میوانداری خات و کاڵە شێرزادمان کردووە کە بەڕێزیان بەرگ درون لە هەمان کاتە دیزاینەرن قسە باسەکەین لەسەر نوێترین ڕنگ و دیزاینەکانی جلوبەرگی کوردی بۆ ساڵی 2023 خات و کاڵەیە بەخێر بێ. زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ بیتە میوانی پرۆگرامەکەم. بەخێر بێ سەرچاو. زۆر سپاس. خات و کاڵێ سەرەتا لەو پرسیارە و دەست پێکەم بە حکمەوەی تەمەنێکی کەمت هەیە بەڵام ئەزمونێکی زۆر جوانت هەیە هەم لە کاری چنین هەم لە کاری دوورمان هەم لە کاری بەروکدور و یعنی ئەو ئیشانە دیزاینانی کە ئەیکەی لەسەر بۆ نمونە هەیە لە کوسەر و کوڵاو ئەوانە کارەکانی زۆر ناوازە نزام ماوەی چەندێکە ئەم کارە ئەەکەی چۆن بوو مەسەرەن ئەم کارە لە تۆیە چەسپاوە بۆچی ئەگەڕێتەوە؟ وڵا سەرەتا نزیکی 4 ساڵە بێم ئیشانە ئەەکەم دایکەم خۆی هەر لە کۆنەوە خایەت بووە ئیتر لەوە هیلاکە بوو زۆر حەزم ئەکرد یارمەتی بم ئیتر هەر لە ئەوڵا شاگردیەکمە کرد بەس ئیتر دوای وای لێها و تموحم زۆرتر بوو حەزم کرد زیاتر لەگەڵ یا بەشدار بم و هەڵی لەگەڵا بم ئیتر دوای سێرم کرد ینی ئیشێکی باشە بژێوی ژیاندا بین ئەکات وتم ئەم ئیشە گەورەترکەین و زۆر باشترە تر سەردا دوکانێکی بچوو بوو تر دوای کردمان بە دوکانی خۆمان و ئیشی گەورەترمان تیا کرد. زۆر باشەوە ینی 4 ساڵە بێت من ئەو ئیشاکە مەڵام دایکم خۆی پێشتر هەرخەیات بوو ئیشی کرد. زۆر باشەوە تا ئەزمونە جوانت لە دایکتەوە بۆ ماوەتەوە. زۆر باشە بە هەمان شێوە ئەزمموی چنین و چنینەکانی ژانی هەر لە دایکتەوە بۆ ماوەتەوە یان وەڵاهی ئەو ئیشی چنینی زیاتر ئەها ملپێچ و کڵاو ئەم شتانی کرد شلی لەو خوری ئەو شتانە بەڵێ بەس ڕاستی ئەم ئیشانی ناکرد بەس تر کاتێ هەیە و سەر لە ئینتەرنێتی شت زۆر بڵاوە ینی کە ئیبینی حەزەکەی تۆش دووبارێکیتەوە ئیتر هەر لەوە ئەشگەڕێتەوە بۆ سەلیقە ینی بۆ نەناتوێت خۆتەوە یەکسەر شتێک بچنی ئەبێ سەلیقەی ڕەنگەکان بزانی چۆندا ئەندرێت. زۆر ڕاستە. ئیتر لەگەڵ ئەوەشە ئەمانە بچنی وردە وردە و بۆ ئیشی ئەبا ئەم بابەتانە جلی کوردی کڵاودا وردە وردە دەستم پێ کرد بەڵام سپاس بۆخوا ئەنجامی هەم. سەرەتا بە بڕین دەستت پێکرد یا بە دوورین؟ چونکە تو ئیشی جیاوازە مەسەلەن لێزانی نێوێ هەردووکیان. وڵای یەکەم جار بەس بڕین. بەس بڕی سەرتا لە بڕینەوە دەست بڕین زۆر باشە قورسترینە منیش وایە ئەڵەن دوورینەکە ئاسانە بەس بڕینەکە وڵا لەوە دەستم پێکرد ئیتر وردە وردە شتیشم دووری لەگەڵیان بەس زیاتر بڕینەکە باشتر بوو وتم بڕینەکە بکەم چکە دایکم زۆر هیلاکە و بەپێوە بوو اینجا دیسام دانیشە ئەم شتانە بە دوورە کاتی زۆر ئەویست ئیتر منیش لەگەڵ یا ئەو بڕینەکانم کرد دوای بڕینەکان جا چوومە سەر چنین وردە وردە کاتێک کە ئەبێت نازانین بەچی و مەشغوڵبی لە کاتە بە تاڵەکانە چنینەکانمە زۆر باشە زۆر باشە کاتم بە فڕۆ باش ینی ئیسا ئەم کارە جوانە لە دایکتەوە بۆ ماوەتەوە هیچ پێت خۆش نییە بۆ نمونە ئەم کارەتان گەورەتر بکەن خانمانی تر بێنە ناو ئیشەکەەوە بە حکمی خۆت پێشتر وتت کە ئەمە بژێوی ژیانی ئێوەشی لەسەرە کارێکی پاڵکو و تەمیزی و ڕێک و پێکەیانی دەستڕەنگینیەکەتان تایە پێتان خۆش نییە کە لەگەڵ دایکتا ئەم کارە گەورەتر بکەن خاتوونی تر بێنە ناو ئیشەکەەوە یان لە ئێستا هەر بە بچکۆلانەی کارەکەتان هیچ یارمەتی خاتوونەکانی تر ئێن بۆ نمونە فێر ببن ئیشەکە لە ئێوە؟ بەڵێ بەڵێ سەرەتا ناڵم دوکانێکی زۆر بچوو بوویتر دوای ئێستا گەورەترمان کرد ئیشەڵا گەورەتریشی ئەکەین و خانمی زیاد چووکە بەڕاستی ئیشێکە هەم خانمانێ وشکی پاکە ینی ئەمە تەنیا بەس خانم ڕووتی ئەکا ئیشێکی زۆر خۆشە و لەگەڵ ئیشا دەوراتمان کردوتەوە ینی خانمی تریشمان فێر کردووە ئیتر بزای ئەو کەسە باشە تەکی لای خۆمانەدایانینەوە. زۆر باشە ئیشەڵا زیاتر کاڵێ ئەم ئیشانەی تۆ کە لە پەیجەکەیە دایێنی کە لە پەیجەکان تا زیاتر بەناوبانگ بووین و ئیشەکان تەبینم زیاتر بە ناوی خۆتەوە ینی بەڕووی خۆتەوە زیاتر ناسراوە وەک لە دایکت وایە؟ بۆچی ینی مافی دایکت نەخواردووە لەوێ؟ ئەزایی چۆنە ئێستا بۆ نمونە کەچلەکان من لە بەریەکەم دایکمی ئەوڵەپڵامە ئەو لە بەریە تر خەڵکیش زیاتر وازان هەر خۆم وایە منیژۆم زانی هەر خۆت ینی زیاتر ئەم کارانە بەڕێوە ئەبەی نەوەڵە ئەوش ئەیکات ینی ئەو دوورینەکە ئەکا بەڵام بۆ بەڕێوەبردننی پێیج و ئەم شتانە زیاتر خۆ دەیکەیت بەڵێ سەوتێنی ئەوەی دانیشێت خەریکی پێیج بی تۆزە
بجوابی خەڵک بیتەوە ئیتر شتەکان پۆستکەی ڕستمیانە گرم و دایانم بەس زیاتر ئێمە لە پێیجەکەەوە ناسرین باش بزانام بێجگە لە دایکت بە حکمی کە دایکت زۆر نزیکن ئێوە لە یەکتریەوە بزانام کەیتر یارمەتی دەرد بۆ لە گەورەکردنی ئەم کارە بە حکمی و پێشتر وتم کە تەمەنێکی کەمت هەبوو ینی ئەزمونێکی کەمت هەبووە بزانام ئێکێ پشگیرت بۆ لەم ئیشانەیە هەر دایک و باوکم یعنی باوکیشم پشتگیری کردوم و توێتی ئەمە باشە و زۆری پێخۆش بۆ یارمەتی دایکمەوە نەچوم ئیشێکی تر بکەم یعنی ئیجێسە لە دەرەوە ئیش زۆرە بەڵام ئیشی خۆتەها جێپەنجە و دیار بێەوە هەر زۆر خۆشە باوکیشم لەگەڵ ماعنی و توێتی و ئیشە بکەوت بە ئیشێکی باشی داناوە بۆ ئەم بابەتانە ژەر زیاتر خۆم کردومە باشە دەست سەرکەوتوبی زۆر باشە زۆر خۆشەکە دایک و باوە یعنی یارمەتی دەری مناڵەکانیان بە بەتایبەت کچەکان کە بەڵام ئیتر ئەو کەس زیاتر دایکمەوە ئەو کمەڕاتە دەرەوە ئەگەی لێنی ئێمە زیاتر ئیشەکە خانمانە بۆ پیاوە نابێت هەر لەگەڵ دایکمە تر شتەکانیش هەر ئەو ڕاستی زیاتر مەبەستم لەوەیە بۆ نمونە باوکت لەوەیە پژگیری کردو کە پێی خۆش بۆ لەگەڵ دایکتا مەسەرەن هەمان ئیش بکەن بەیەکەوە ئیش ئەکەن باوکشم پشگیریەوەی کردین وتی دوکانەکە گەورەتر کە چکە ئێمە پێشتر دوکانێکی زۆر بچووکمانە و لە شوێنێکی تر بوو بەڵامی تر ئێستا دوکانێکی خۆمان هەیەەوە هەر زۆر خۆشیانی پشگیری بۆکم ئەو دوکانەی بۆ کردوینەتەوە شتێکی زۆر کاتیان نەمانێتوانین بەڵە میش مەبەستم لەوە بوو هیوای سەرکەوتن بۆ دایک و باوکە ئیشەڵات تەمەن درێژ بن کاڵگیان تا چەند لەگەڵ ئەوەیە کە خانمان خاوەنی ئابوورێکی خۆیان بن خاوەنی ئابوورێکی سەربەخۆی خۆی بێت تا چەند لەگەڵ ئەوەیت وڵا بەتەکی ینی بەڕاستی کە ئیشێک خۆتێکی زۆر زۆر خۆشە ئێستا خانمانی ئێسش بەدڵ خۆشیەوە ینی زۆر خۆیان ناوەتە ئیشێکی خۆیان بێت شەرنیار لە بواری خەیاتیا بێ ڕاستە خەیاتی زۆر بووە بەڵام ئیشی چنین و ئەم بابەتانەیە کارە دەستیەکان ئەمانە زۆر زۆر بووە بە خۆشحاڵیەوە من پێم باش ئیشێکی خۆت بێ باشتە ئەمێنێتەوە ینی لەگەڵ بەس نەک تۆ بچی لە شوێنێکی تر کارکە ینی بەعام ئیشی خۆت هەبێ خۆشترە هیوادارم خەڵکیش ئەمریشە بەردەوام پەری پێبن زۆر باشە بزانام کاری دەزڕەنگینی کاری چنین کاری دوورمان ئەم سێکارە لە یەک کاتا بۆ تۆ قورس نییە وەڵاهی ئەبێ کاتی بۆ دابشکەیت ئێستا بۆ نمونە من لە کاتە بەتاڵەکانە چنین ئەەکەم یان لە کاتە بەتاڵەکانە ئیشی تر ئەەکەم بۆ نمونە ڕستم ئەەکەم یەکێکمانی ئیشی ڕستمیشەکەم پێشانگەم کردوێتەوە لەو حی گەورە دروستم کردووە ئەوە زین چۆنە بێزار نابی هەر خەیاتی بکەی بێزارێبی بەتەکی ئەبێت ئیشێکی تری لەگەڵا بکەی بۆ نە لەو کاتێ هەم کە ڕستمەکەکەم مێشکم تۆزێک مرتاحترەبی ئەنجاجی خەیاتیەکەی بۆ باسی ئەوە نەکرد پێشتر ئەوم نەزانێ وێنەیەکی جوانیش قسەشمان لەسەر ئەوە کرد زۆر باشە نزیکی مانێک لەمە پێشانگەیەکی گەورەمان کردەوە من یەکەم جار بۆ ئەم بابەتی گوڵ وشتانە زۆر پێویستم بەدەستی ڕستم هەبوو ئیتر کە ئەم کرد زۆر جوان دەرئەچووە ئەتم بەخوا ئەمە پێویستە دەورەیەکی ڕستم بزانم باشە ینی سەرکەوتم تیام ئیتر کە ڕۆشتمە دەورەکە زۆر مامساکە پێین بوتی زۆر باشە تۆ توانی ئیشی لەو حەبکەی ترۆڵا مانگی پێشوو بوو ئەو پێشانگەیەمان کردەوە و خەڵکیش زۆر ڕای لەسەر بوو وڵا زۆر بە ئەوەش بە هەمان شێو هەر دەزڕەنگینی تۆ هەردوو کارەکەت تێکەڵ کردووە زۆر باشە وەڵا بۆنە بەتەمای عنی برە بۆ کارت بی ئەو کاری دیکەشت وەکو وێنە کێشێک وەڵاهی بەتەمان بەڵامتم جارێها سەرەتامە تقریبان بە هەمووی 4 مانگە بێت ئیشی ڕستمەکەم کاتێکی کەمە ئەڵام با تۆزە زیاتر هین ببێت ئەو کاتە زیاتر ئیشەکانی ڕستمەکە زیاتر تەبیعەیە شتی طبیعەم زیاتر شتی سروش لە ناو سروشتا و لە ناو ڕەنگا و ڕەنگەکان تێکەڵ یەکترێکی زۆر جانە زۆر باشە باباسێکی ئەم سەر و کڵاوانە بکەین بزانم بۆ ئەم ساڵ مۆدیلی زیاتر خەڵک ئەو کەسانی کە مشتری بۆ نمونە ئەم چەند ساڵەتن بەرهەمەکانە زیاتر داواکەن بزانم زیاتر بۆ ئەم ساڵ حەزیان لە چ ڕەنگێک سەر و کڵاو یاخو سەر و کڵاو بۆ ئەم ساڵ مۆدەیەتی پار زۆر مۆدەی بۆ ینی لە نەورۆزی پاراگەر بیرت بێ ینی خەڵک زۆر سەر و کڵاو بەکارێنە چەند ساڵێک پێش ئێستا تەنها ئەو کەسانی کە بەتەمەن بوون زیاتر سەر و کڵاویان بەکارێنە بەڵام لەم چەند ساڵی ئاخیرا گەنجەکانیش زیاتر حەزیان لێ بزان بۆ ئەم ساڵش بە هەمان شێوە سەر و کڵاو مۆدیلێتی ئەو ڕەنگانە چینکە زیاتر مشتریەکانت داوایەکەن ڕاستەکەی پار زۆر باوی بوو بە تایبەتی کڵاو لەگەڵ
کۆڵوانە زۆر بەڵایی بوو پێم وابێ ئەم ساڵ بۆ کڵاو ئەوە نابێت بەڵام بۆ جلوبەرگ زۆر شتی من لەوەن تێکەڵاکەن یعنی کە ئەو نەزەق بێت پێویست بە کڵاو ناکات باشە وەکو چنینەکانیشی ئەکەوێتەوە سەر کەسەکە ئێستا بۆن منە خاتونێ بۆ لای ئێمە کە ئەزانێ ئیشی چنینەکەشی لەگەڵاکەین جلەکەمان لادانێ ئەڵێ بەپی ئەوە خۆت بە سەلیقەی خۆت کڵاوێک و ملوانکە ها ڕێکی خینە ئیتر بەپی ئەوە یعنی بەپی جلەکە بزانین چۆنە تەنسیقی ڕەنگەکانی بۆ ئەکەین خۆمان زۆر باش بزانام هەر هەموو یەک ڕەنگ بێت تێکەڵ بۆی هەمان کاتە لەگەڵ چەند جۆرێکی جلا بگونجێت باسێکی ئەم سەر و کڵاومەوە کە بزانام ئەمە چەندێکە دروست کردووە ئەو شتانە چینکە بەکارت هێناوە لە ناویە وەڵام ماوەیەکی زۆر کەمی ئەوێت سەر و کڵاو هیچی وای ناوێت تۆ شتەکانە حازر بێ یەکسەر فکرەکەش لە خاڵتا بێت توانی ئەو تۆ خۆت دەست ڕاهاتوە گینا بەخواوانیە ئەگینا بەچی دروستەکرێ ئەوە تۆ دەست ڕاهاتوە ئیشەکەت چۆنە شتەکان هەر تێکەڵ کە چکەم لەوەنە زۆر وایە ئەمە مورو بەکارهێناوە ئەمە زەنگیانەیە و ئێستا ئەو بەردەی کە پێوێتی بەڵێ ئەم بابەتانش زۆر ئەم ساڵ زۆر مۆدی بووە ئیتر چەسبی خۆی هەیە تەلی عملیات بەم بابەتانەی تری چنین تەل عملیاتەکە باشترە زیاتر ئەمێنێتەوە و هەم دیاریش نابێت بە کڵاوەکەەوە یان واتە تۆ زیاتر ئەی دووری وەک لەوەی کە بڵێن شتەکانی پێوەکە یا بەپێی بەرهەمەکە مەسە هەنێ بەرهەم هەیە ناتوانانی مەسەرم بدوورێت ئەو کاتە لە بەچەسە پێوەیەکەی ئەم کڵاوانە خۆیان بارزن بە تەلێکی تۆزەگین کراوە و هەروەها پێوەکردنەکەی زۆر جار بەتەلی عملیاتێکین یان چەسبێک هەیە خۆی ئێستا گوڵەکان و حازر کراوە ئەنجا پێوەکرا بەڵام میژمە بەستم لەوەیە زۆر باشە بزانم ئەمە قەت بۆ مەسەلەن ڕای مشتری وەرگری لە مەسەلەن لە ئیشەکان تا بۆ نە لە سەر و کوڵاوەکانە زانە مشتریەک هاتووە تێتی حەزم لەو ڕەنگە و لەو ڕەنگەیە مەسەن کاڵەخان بۆم تێکەڵ کە تۆ بۆ ئیشێکی تر مەسەلەن بیرۆکەی ئەوت وەرگرتووە یان بیرۆکی خۆتان تێکەڵ بکەن وەڵڵاهی خۆیان زیاتر ئەبێ خۆیان بەخۆیان چکە دوای شتەکە بکەیت و بەدڵێنە بێ هیلاکێک و هینە بێت ئەبێ پێشتر پێی وڵی چی تێوێت چ ڕانگەیە زۆر جار سەلیقەی زۆر جوانیە بۆ نامان شتەکان تێکەڵەکانی خۆت بیر لەوە نەکردێتەوە کەڵا جوان دەرەچێ بەتەکی دەبێ خۆیان ڕەنگەکان هەڵبژێرن زۆر کەسیژەیە زۆر سیقەی بە هینەکەڵی خۆت چیەکەی بیکە زۆر باش قەت بۆ حاڵەتێکی نەخوازرا بۆ نمونە شتەکەت بۆ مشتریە دروست کردێ بە دڵی نەبوو بێت ڕەنگەکی بەدڵ نەبوو بێ شتێک تبێتی نامەوە قەت ئەو شتانە ڕوویاوە لە حاڵەتێکە ڕوویا کاتی ئیشی گەیاندنمان هەیە سمبڵە پێیجا عەرەبیەکان داوای ئەەکەن زۆر ینی خەڵک زۆر لە دەرەوە داوای گەیاندنەکانەکەن بۆ نەشتێ دانم ئەڵە لەوەم ئەوێ سوودفەی کردووە جار من ئەو ڕەنگە نەبووە کە لە ڕاستمەکەیە ئەوش بەزەوە شانە کات خەتای کامێراکەیە وانە فلاشی لێی ڕەنکە بە شێوەیەکی زۆر ئەوەش نەبووە ینی یەکسەر ئێمە ئەوەی کە بەدڵی نەبێت بۆ ئەڵێن بۆ مامگەڕێنەرەوە شتێکی تری بۆ هێری ئەمەش لەسەر کڵاوەکە چنیوتە یاکراوە پێ کردووە ئەمانە شەر ئیشی خۆتن ئەم چنینانە ئیشێکی ورد و جوانە پار زۆر مۆدیلی ئەمەش بوو بۆ ئەم مۆدیلی چنینە بۆ سەر سەڵتە و کەین کەوادایانە ئەگەر بە ئام هەست کەم چنین تۆزە کەمترە ئیشی پولەکە زیاترە ئێستا بۆ نەقماشەیە هەر خۆی چنراوە قماشەکە خۆی هەمووی پولەکە وایتر تۆ چی لەسەر ئەم ساڵ پولەکەیەکی زۆر جوان هاتووە بازارە وردە ملەوەنە زۆر باوی ئەبێت خەڵک زیاتر بۆ ئەم جلانی خۆت لەو هینە نییە بۆ ئەم ساڵ چنی بێتت ئەم هێلەکەکەی خۆت وەڵام ئەمە مانیەک لەمە پێشتنی یعنی ئەمە تازەترین مۆدێلە بۆ ئەو پولەکەیە کە باست کرد نانە ئەوە هەر چنین ئەو پولەکی کێ لە بازارە هەر خۆی وایە خماشەکە وایە یعنی بەڕای من چنین تۆزە کەمتر ئەبێت ئەم ساڵ زیاتر شتی سادە بەڵێ شتەکان زیاتر سادە ئەبنە و ڕەنگەکان تێکەڵاتن ڕەنگەکان تێکەڵەکە زۆر جوانانی باوەڕکە چەند ڕەنگێکە بە خەیاڵ خۆت بیری لێ نەکردێتە ئاوا جوانە باش بزانین بۆ ئەم ساڵ چ مۆدیلێک چ ڕەنگێک زیاتر مۆدیلی بۆی سە پار و پێرا زیاتر مۆر و زرد زۆر مەسەرەن تێکەڵەکرا سەوز و پەرتەقاڵی ینی ئەم ڕەنگانە زۆر مۆدیلی بزان بۆ ئەم ساڵ نوێترین ڕەنگەکان ینی تازەترین ڕەنگەکان چین ئەو ڕەنگانی کە تێکەڵەکرێن زیاتر چین وەکو ڕەنگی شەرابی ڕەنگی شەرابی زۆر جوانە ڕەنگی شین و پەرتەقاڵی وەکو ئەو هێنا ئەمە جوانە کۆن نابێ وایە
بەڵام شەرابی و شینێکی چویتی هەیە زۆر جوانە ئەم ساڵ باوی ئەوەیە و ڕەنگەکان بە ئام هەمووی خۆیان زۆر جوانە بەڵام بە ئامی گشتی ڕەنگی زەق ڕەنگەکان تێکەڵ یەکترێکرێ هەرەوە خاستان بۆ نەورۆزیش دەبەرێتتر دنیا سەوزە و جەوەیەکی خۆشترە زیاتر خەڵک حەزیان بە تێکەڵکردنی ڕەنگکانە هەر بە هەمان شێوە جلی کوردیش یعنی جلی کوردی هەر دایمەوە جوانە ئەڵێ ئاڵ و واڵا بێت زیاتر تێکەڵکردنی ڕەنگکان سە بە هەمان شێوە جلەکانی خۆت سوور و سەوز ئەوە زۆر جوانە چنینی ئەم هینە ئەچێتەوە سەر ئەمە زۆر سەهێلەکە لەگەڵ چەند ڕەنگێکی تری شاتوانی بە هەمان شێوە ینیکە ئەڵام بە سوپاسیشەوە ئەمڕۆ خەتو کاڵێ جلەکانی منی ئامادە کردو هەم بە دوورینیشەوە دەستەکانی خۆش بێ سەر و کڵاوەکەش هەر دیزایانی خاتو کاڵەیە ئەمە ئەوەش باسکەم کە زۆربەی زۆری بەرنامەکانم خاتو کاڵێ سپۆنسەری جلوبەرگەکانم بۆ کا بە دەستخۆشی و زۆر سوپاس یەکەم کە لە بروکدوروی سالی هەمیشە باس یەکەم ئەوە خاتو کاڵەیە سپاس دەکەم باسێکی بزانم ئەم ساڵ کەوا زیاتر مۆدیلێتی یاخود هێلک یاخود سەڵتا ئەم ساڵ زیاتر مۆدی هێنا کەوایە لەژێشەوە هێلەکەکەی دەرکە سێ پارچەکەی کە زیاتر لە کۆنا لە شاری سلێمانیان زۆرتر مۆدیلی بووە چۆتەوە سەر مۆدیلی بەڕاستی هەر ئەوە جوانە چێتەوە سەر ئەو مۆدیلە ئێستا زۆر دەستکای جلی کوردیە بەداخەوە جلی کوردی هەر بە کوردەوارێکی خۆی جوانە جاران شتی زۆر جوان کەواکان پان بوو ئێستا هونە تەسکەکەنەوە یان ئەڵم با پڕ بە بەرمان بێ تۆزێک کەوا و جلی کوردی تۆزێک گەورە بێ بە تایبەتی کراس تۆزێک گەورە بێ و فەرح بێ لە بەرە شتێکی جوانترە نەکتەوە بۆ عەزیەک دەرکەوێت و سەمەکی ئەو کاتە بە عەزی جلی کورد لە جلی کوردی دەرەچێ بزانم تا چەند تۆ خۆت ئەوە پەیڕەو ئەەکەی ئەو جلانی کە بۆ منی ئەدوورێ چەند دایمە ڕێی یەکتری وەرەگرین ئەم باکراسەکە پان بێ ئەوانە ئەگەر شتێکیش ئەگەر بڵم بە ڕێی خۆت یعنی بەوەیە کە بۆمە دووری بزانم تۆ مەسەلەن ئەگەر یەکێکی تر بێت بڵێ بەدڵی خۆ جلەکەم بۆ بدوور تا چەند مەسەلەن هەمیشە بینومە کلاسیکیانە یعنی ئەو مۆدیلە کوردی جوانت ون نەکردووە کە ئەی دووریت بەتێکی چونکە بەڕاستی وا جوانە هەیە پێمەڵە لە وا بووم دوورە بەس خۆشی ینی خەڵک بە ئەم هەر ئەوەی ئەوێت چەندها مۆدیلێکی چەند کەسێکی کەمە ئەڵێ با وا تەسک بێت بەڵام بۆ نێکی ئەڵە با فەقیانەکەم زۆر پان زۆر جوانە فەقیان زۆر تۆ ئەیتۆ بەسەریا جوان بەس تۆ چی شتێکی باریک بێ هیچ وانە من هەر خاتونێک بە دەستخۆشی و جلمەوە دوورێ ئەڵەم لە قوماشەکە چی وایە بۆم کە بە فەقیانە زۆر بەتەکی دوایە بەتەکی جلی کوردیە بە کوردەوارێکی خۆر جوانە باسێکی کەوان بۆ کە بزانم کەوا ئەو کەوایی کە بۆ ئەم ساڵ مۆدیەتی وتێ لەگەڵ هێلک و کەوا لەبەر ئەکرێ ئەکەوایە بزانم چەند جۆری هەیە مەسەن هەیە 8 پارچەیە وان ئەگەر هەڵە نەبم هەیە 6 پارچەیە باسێکی مۆدیلەکانین بۆ بکەی کەوا خۆی عادەتەن ئێستا حالیان لەم چەند ساڵەیە هەر سێ پارچە ئەیکەن سێ پارچە ئەمەی ئێستا تۆ دووریتە ئەمە سێ پارچەیە ئەمە پارچەیەکێتی ئەمەش پارچەیە ئەوی دواوەشی پارچەیەکی تر بەڵێ 6 پارچە 8 پارچە ئیتر بە پێی قماش هەتاوەکو زیاتر بە قماشی زیاتری ئەرە بەڵام ئیتر ئەوەی لە کۆنا کراوە 8 پارچە و 6 پارچە ئەم بابەتانە بووە بەڵام ئێستا نا هەر سێ پارچە ئێستا ئەم سێ پارچەیە ئەکرێ چونکە قماشی کەمتریشە ئەو یعنی ئەو باشترە باشە کێن مەسەلەن ئەو کەسانی کە زیاتر کەوایان لێت بۆ نمونەها مەسەلەن ئەڵێن ئەگەرێکە کەوا لەبەر کە زیاتر مەسەلەن جسمی ڕەشیقتر دەرەکە باڵای بەرزتر دەرەکە ئەوانە بزانم هەموو کەسێک کەوای لێت بەتاکید نایە تۆ بێ بزانیت چی لە جسمایە زە هەندێک جسم هەیە ئەگەر کەسێک تۆزێک بەخۆ بێ کەوا لەبەر کا زۆر جوانە چکە تۆزێک دای ئەپۆشێت و ڕێکی ئەکاتەوە یان بۆ نهێلەک لە کەسێ ینی جسمی تۆزێک زەعیفتر بێ بەڵام بۆ کەسێک کە بەخۆ بێ کەوا جوانە لەبەری کات باشە چۆن ئەڵێ جسمی ڕێکەکاتەوە زۆر باشە باڵای بەرزتر دەرەخە یا هەنێ قماش هەیە ئێستا کە باوە ئەمە قەیفێ ئەمە قەیفەیە لەباری خەتی درێژیە لەبارە درێژەکە تەبعاان درێژتر دەتەخوا جوانتر دەرتەخوا بەڵام زۆر قماش هەیە هەر خۆی ئێستا مۆدی هاتووە لەباری پانیەکەیەتی ئەوە زیاتر تۆزە قەڵەوتر بۆ کەواز لەوانێ جوان نەبێت بەتەکیدە و قماشە لەسەر خەتەکەی بێت زۆر باش ئەمەژەر چنینی خۆتە ئەمان ئەمە لە خوارەکەشت هەر چنیوتە با دەرکەوێ زۆر جوانە دەستت خۆش بێ ئەمە پولەکەیە زەنگیانە زۆر باشە بە بەسێکی هێلەک بکەین بزانم بۆ ئەم ساڵ
وتت لەگەڵ کەواکەیە مۆدیلی هێلەکیشە بزام هێلک بۆ نمونە چەند جۆر دوورینی هەیە ئێستا ئەوەی بەری خۆت باسێکی ئەوی بەری خۆتم بۆ بکە ئەمەی بەری خۆم ئەم جۆرە ملە ئەم قەوسی کە هەیە هەر لەگەڵ کراسێک جوانە کە ملی خڕبێت بۆ نمونە ئەم نەوعیان ئەم بابەتە ڕێکە پیشانمان بە ئەمەش ڕێکە ئەویان قەوسە ئەوە زیاتر لە کۆنا ئەکرا خوارەکەی قەوس بەڵام ئێستا ئەوە پێیان زیاتر وەکو ڕۆژهەڵات ئەیان کرد ئاوا مۆدیلی باشە ئێستا بەعام ئەمە زۆر جوانە کە ئەم ڕێکە بێت ئەم ڕێکە تەنیا لەگەڵ ملی حوتیە جوانە باشە حوتی بێت ئیتر تۆ بێ بزانی ئەوە لەگەڵ چیە ئاکرێ هەیە داوای ئەم نەوع هێلەکە ئاکە بەڵام ملێکی خڕم بۆ دابێت هیچ جوانیە پێڵام ئەوە جوانیە تر خوایان ئەزانن زۆر باشە بە پێی شێوە مەسەن ئەم قماشە چێکە لەسەر چنی و ئەم قماشە تافتە بۆ چنین زۆر خۆشە زۆر وەکو سوورمەکان نییە سوورمەکان زۆر جار کە ئیچ نیشی ئەبێتەوە ئەسڵ و عادیشی هەیە زۆر ڕاستە هەنێک کاتێ لە شتێک ئەگیرێت سێرەکەی هەڵەوە شێتە حەچنینی لەسەر ڕای من چکە تێکەچێ زۆر باشە زیاتر بۆ ئەم ساڵ کامە مۆدیلی هێلەکە هێلەکی سادەیە خود چنرا و ئەگەر تێکەڵی پێ لەگەڵ کەوایە ئەبێ کەواکە بچنیت هێلەکەکە سادە بێ یا کۆڵوانە ئەچنن باشە کۆڵوانت نێ ناو ئیشی کۆڵوانەکان تەبینم لە پێیجەکە تا زۆر شتی جوانە چنی پێوەی دروستی ئەەکەیت و دەی کێشەنی ئەم جۆرانە شەر خۆشلەکەی کەوتم باشە زۆر مۆدیەتی ئەم پولەکانە ئاوا زۆر ئێستا جل هەیە هەر خۆی ئاوایە هاتووە ئەم ساڵ ئەم پولەکانە بە دەنەک کراوە سە زۆر خاتونیش بینیمە لە پێجی ترە هەروە کردوانە زۆر مۆدی باشە ئەی ئەمانە چیە ئەمە وتت ئەمە بەڵە مە کەتافی پێڵەن کەتافە بۆ سەرجلی کوردیان بۆ هێلەکێکی سادە ئەمە لەسەر شانەکەدا ئەنێ زۆر شتێکی جوان ئەمانە شەرەمووی بە هەمان شێوە هیچ دایکە دیارمەتی نا لە ئیشی چنینەکەیە چنینەکەی ناوە چونکە بەس ئەڵم ئەو شتم چنینەکە شەر خۆت فێر بووی لە ینی لە دەورات و شت هیچ فێر نەبووی چنینەکەت بۆ ئیشی خەیاتی هیچ زۆر باشە شنینی بۆ ئەمە بۆ سەڵتا بێت بۆ سەڵتە شەبێ یار بۆ هێلەکە بۆ سەرشانی هێلک بۆ کەواش بەڵام ئەو کەوانێک کە سەرشانەکەی چرچ نییە ئێستا مۆدیەتی چرچەکەن و بەستێکەکەنەوە بۆ ئەوە جوان نییە زۆر باشە کاڵێکیان تۆ لەگەڵ ئەوەی کە جلوبەرگی کوردی زۆر بە کوردەواریانە و جوان ئەدووری بە دەستخۆشی میشە دەستخۆشیم بۆ تۆ هەیە لەبەر خاتونێکی گەنجیت بەڵام بیرۆکە و دیزاین و ینی شتی زۆر جوان لەلا گەڵا بووە باسی ئەوەکەم کە هەمیشە جلی دەرەوە جلی مۆدەش زۆر جوان ئەدووری بزام ئەو بیرۆکانە لە چیەوە وەرئەگریە ینی تۆ چەندێک جلی کوردی لە پێیجەکە دانێ ئەوەنە جلی مۆدەدەئانی ینی بە هەموو شێوازەکانی و بە عەزیەوە بۆ نمونە بە قەمیسەوە هەنێکات بە پانتۆڵەوە ینی بە قاتەوە ینی بیرۆکەی زۆر جوان لە هەم پۆستێک لە دوای پۆستێک تۆ ینی بیرۆکەی جوانتردائنێ بزانم ئەم بیرۆکانی جلی مۆدە لە چیەوە وەرئەگری چۆن بوو بڕیارەیە بۆ نمونە جلی مۆدەش بدوودیت بەڵێ لە ئەوڵا ڕاستیەکەی ئێمە بەس جلی کوردی زیاتر جلی دەرەوەمان بە ئامادووی لەم چەند ساڵە بۆ نمونە دەستداشە و قات و ئەم بابەتانەمان دووری یەکێکی وەکۆم ئازیە سر تۆسی پیجەکەی سی ئینتەرنێتەکە بەرنامەیەکەیە پێنترێستە زۆر استفادی هەیە بۆ گەنج بەڕاستی ینی تۆ هیچ شتێک لێ ئاسی نابێ هەموو بوارێک ینی بۆ من ئەگەر ڕاستم بێ چنین بێ یا خواردن دروستکردن بێ ئەو بەرنامەیە زۆر باشە تر کە چی دەست ناو پیجەکەەوە تر نقمی ناو پیجە ئەبیت زیاتر ئەزیێت ئەنسەکانی کە لە دەرەوە هەیە دیزایانی زۆر جیازیتیان شەر نییە بۆ نە من ڕێک بچم لەوە بکەم یەک دیزایانی هەڵە بژێرم دیزانێکتر لە شتێکی تریان بە فکری خۆم تر هەمووی تێکەڵەکەم ئاوای تر شتێکی جوان دەرەچێ سام دیزاینا ئەمەی خوارەکەی کە کورتە پێشی درێژە لە بەرا زۆر جوانتر سەرەوەی بڕینێکی ترە گەسەی بە ئەڵەن شانەکەی چرچە هەرێک وانی مۆدیلێکە لە یەک عەزیە سێ چوار مۆدیلت بەکارێنەوە ئێستاوە مە مۆدیلە مە دوو سێ مۆدیلە ئێستا بۆ ناتوانێت هەر ئەم مۆدیلێ بۆ یەکدانیانی بۆ سێ عەزیجە بەکارێنی جا لە پێیجەکەش تکەش دانێ طبعا ڕسمی خۆی پیشان نایە لەوانەیە زۆر کەس حەزیان کرد بێ کە لە نزیکەوە بتبینن بڵێن ئەم خاتونە دەزڕەنگینە کێیە هەنێک کات مەبەستم لەوەیە کە خانمەکان یانی خۆت
ئەو کەسانی کە ئەیانەوەی زیاتر دەرکەون و ئەزانن تەنها ئەوەنەیە مەسەن بۆ نەخۆت نمایش بکەی بۆی زیاتر بۆ نمونە بەناوبانگ بە یاخود پەیجەکەت بفڕێ بەڵام لەگەڵ ئەوە شاکە خاتووکاڵە لەبەری خۆی دەزرەنگینە کاتیش خۆی پیشان ناو ینی بەوە بەسە ڕۆژی دانانم تۆ دەمو چاوە دەرخێت تۆ گرنگەوە ئیشەکە پیشانی خەڵکی بێ زۆر مشتری هاتوون ئەو خۆتی پێم هینانی زیاتر مەبەستەکە کارەکە دەرکەوە وەک لەوەی کە خۆت زۆر پێچیتر هەیە خۆیان دەرەخەن خۆدان ئەڵم بە زیاتر کارەکە دەرکەوە باشتر زیاتر بۆ ئەو پێیجەمدانا بۆ ئەوەی کە کارەکان زۆر باشە لە دوا پرسیارمان باسێکی ئەم عەبەم بۆ بکە بزانم ئەمساڵ تا چەند مۆدیلی عەبا بوو وەل ئەمساڵ بۆ ڕەمەزانی ئەمساڵ دیسانەوە ینی زیاتر خەڵک داوای ئەکەنەوە چی بوون ئەو ڕەنگانە ئەو مۆدیلانی کە زیاتر خانمان داوایانە کرد بەڵێ بەتاکید ئێستا من ئەم هەفتەیە بێتەوە پێشانگایەکەکەمەوە نمایشی جلوبەرگ بەس بەتەنیا زیاتر ئەمەم بۆ ئەوە هین کرد زیاتر عەبام هەڵبژاردووە بۆی یعنی جلی کوردیشی تایە 30 پارچەم داناوە لەو پێشانگایە دەی جلی کوردی بێ دەی عەبا بێ ینی هەموو بینەکانم هەڵبژاردووە بۆ منە حیجاب توانێ ئەمە لەبەرکە ئەسەم دیزانی کە بۆم کردووە شتێکی ناسکە و جوانە بە عامیش زۆر کرا ئەمساڵ ساڵی ڕابردوو ئەم ساڵش بە هەمان شێوە لە ئێستەوە خەڵک جلمان بۆێنێ بۆ ڕەمەزان ئەڵێ لە ئێستەوە سەرم بۆ دانێ بۆ ڕەمەزان یەکسەر دوای نەورۆز بزانام هەڵە نەبم یەک دوو ڕۆژ دوای ئەوە ڕەمەزانە بەڵێ دوای ئەوە یەکسەر ئەڵێ بۆمان بکە هێناویانە بە ئام ڕەنگەکانی هەر ئەبێت ڕەنگێکی وابێت لەگەڵ هەموو جلێکا بکرێ ئەگەر مەسەر جلا بۆنوە ڕەنگی ڕەشە ئەم ڕەنگەیە ئەم بابەتانە وایسا ئەمە ینی تۆ بیریشە لەوە کرێتەوە خانمانی کە باڵاپۆشیشن خزمەتێکیش بەوان بگەێنێ هەرچەند ئەمە بۆ ئەم ساڵیش ئەوانی کە باڵاپۆشیش نەبوون زۆر کاتەر لەبەر ئەکرێ لەبەرەکرێت زۆر باش باسێکی ئەو پێشانگایان بۆ بکە بزانم لەکوێ چۆنە کە یارمەتی دەرت بوو ئەگەر ئاسایی بێ باشە پێشانگاکە ئەم هەفتەیە ئەکرێتەوە وەکو هاوکاری دایکم هاوکاری کردوم بەڕاستی کە تۆ پێشانگایەکەکەیتەوە پێویستە دانی بەوە یەکێک لەگەڵ تا لەکوێ ئەکرێتەوە پێشانگاکە مخۆم خوێندکاری سناعەم باشڵەخیر ساڵمە لەوێ هەلو پێشانگای لەوێ ئەکەینەوە قاعەیەکی زۆر گەورەیە زۆر باشە زۆر باشە هیوای سەرکەوتنە بۆ خوازم هیوادارم لە لووتکایە بتبینم کاڵێکیان سەرکەوتوو بیت هەر شتێکیش بە ئێمە کرێمە لە خزمەتداین زۆر سپاس بۆ تۆش زۆر سپاس بۆ خاتووکاڵە شێرزاد کە بەڕێزیان بەرەو دوور بوون لە هەمان کاتا دیزاینەریشن لای ئێمە میوان بوو قسە و باسمان کە لەسەر نوێترین ڕنگ و دیزاینەکانی جلوبەرێک بۆ ساڵی 2023 تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ